دەزانن چ باسە؟ وەرن با پێتان بڵم. ئێم نور لە شاری بێرمینهام لە دەدڵی ڕۆد کراوەتەوە. ئەنجە نییە؟ وا هەسەکەی ڕێک لە کوردستانی. دەزانی بۆ؟ چونکە هەموو جۆرە شیرینی و ترشەمەنیەکانیان لە کوردستانەوە هێناو بۆ ئێرە. پێم خۆش بوو دوکانێکی فۆلکلۆری کوردەواری بکەمەوە لە وڵاتەیدا. ئەوە چیەکی بەدیاسەیکردنی ئەم ڤیددیۆوە؟ هەر ئێستا وەرە سەردانێکمان بکە بۆ ئەم جەژنە بە شیرینەکانی ئێم نور پێشوازی لە میوانەکانت بکە. هەمووی ترشیاتە فرێشە ڕۆژانە دروست دەکرێت، مەحشیە، ترشیاتی زەڵاتەیە، ترشیات بە شوویتە، ئەنواع و ئەشکاڵی ترشیاتمان هەیە، دا و دەرمانی کوردیمان هەیە، حەلوای تایبەتی مووسڵمان هەیە لە مووسڵەوە دەیهێنین. ئەوە هەمووی سیر و زەیتونی خۆشکراوە، سیرەکانمان هیچی بۆنی نییە، 100% بۆنی بڕاوە. شیرینەکانمان هەمووی کوردستانە، پڕنۆتێلایە، چکلێت و شتی تایبەتمان هەیە بۆ شەکرە، مزرەمەنیەکانمان هەیە بۆ نمونە، ئەنەناسە، شلکە، تەمەر هێندیە، دۆشاویت و دۆشاوی ترێ هەمووی فول کوردەواریە لە کوردستانەوە دەیهێنین ئێمە. بەڕاستی نانی دوکانێوەنە دوکانێوە تایبەت بە دیزاینێوە زەریفی ڕەسەنی کوردی واردەمەنیەوە وەش ترشیجاتش شیرینیش بەهاراتش هەرچی وێکە تۆ بەڕاستی گەرەکتن لێ کوردەواریەنەوە گەرەکۆ بۆ چی دوکانەنە زەریف و جوان و سالم مەوینینەش. من ئەمڕۆ هاتووم بۆ سوپەرمارکێتی ئێم نور. هەموو شتە کوردەواریەکانی تایە، زۆربەی شتەکان لە کوردستانەوە هاتوون، هەموو جۆرەکانی بەهارات و هەموو جۆری چکلێتمان هەیە بۆ جەژن. من ئەمڕۆ سەردانی ئێرەم کردووە لە دۆدڵی ڕۆد. هیوادارم هەموو خانمان سەردانی ئێرە بکەن. هەر لە ئێم نور کونجێکە بکەرنەوە ئامێرەوە ڕێک بۆت ئەکا بەڕاشی 100% سروشتی. ئەو مەچینە لە ئێرانەوە لە ئەسفان هێناومە کونجی تێدەکەین، کونجی فرێش. ڕێک لە بەرچاوی موشتری کونجەکە ئەکا بەڕاشی و پێشکەشی موشتری دەکەین، یعنی 100% سروشتیە.